لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا دانیشتوانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری وێڕای جەژنە پیرۆزە و سەردانیکردنی یەکتر ئاواتەخواز بوون خی گەورە خۆشی و ئاسوودەیی بە سەردانیشتوانی هەرێمی کوردستاندا بڕێژێت. داواکاریش بوون ئەو چاکە و پەرستشانەی کە لە مانجی ڕەمەزاندا ئەنجامیان داوە خی گەورە لیانی قبول کردبێت. پێشوازی جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانی زەرم زەویاکەم لە ئێوەیش خوا مبارەکی لە هەموو مسلمانێک ئەم زەویە. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تێکڕای مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی یەکەم بەبوونی جەژنی ڕەمەزانەوە هیوادارم ئەم جەژنە ببێتە مایەی خێر بۆ تێکڕای مسلمانان و کۆتایی هێنان بەم قەیرانە ئابووری و سیاسانەی کە لە جیهان و بە تایبەتی لە کوردستانە ڕوویداوە. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئاڕاستەی کەناڵە جوانەکەی ئێواکەم و ئاڕاستەی هەموو مسلمانانی جیهانەکەم و دەستان خۆش بێ ئێوەش زۆر بەخێر بێن. هیوادارم ڕۆژوو تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بێت. گەلی کورد لە مێژەوە بەهۆی پابەندبوونی باینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی بە بۆنائینەکان بەگشتی و جەژنەکانی ڕەمەزان و قوربان بە تایبەتی داوە. مامۆستایەکی یاینیش ئاماژە بەوە دەکات پێویستە لەسەر مسلمانان لە جەژندا ڕق و چینەوە لابنێن و سەردانیکردنی نێوان خزم و دۆستانیشی بە ئەرک و واجبێکی شەرعی ناوبرد. داوا لە خی و پەروەردگارەکەم ئەم جێژنی ڕەمەزانی مبارەکە خی گەورە هەر خۆی مبارەکە و مباریککە لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی لە مسلمانانی کوردستان خی گەورە بیکا بەخێر و بەرەکەت و لە دوای مانگە ڕەمەزانیش لە خۆشیە زیاترا بین ژیانمان بەرەو خۆشتر و باشتر بڕوا داواکرد لە خی گەورە. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە ڕۆژی ئاشتۆ بوونە ڕۆژی ئەوەیە کە ئینسان چاوپۆشی بکات لە هەڵۆپەڕەی بەرامبەری یەکتری ڕۆژی سیلەی ڕەحمە ڕۆژی سەردانی خزم و کەسوکارە بە تایبەتی هەر کەسێ دایک و باوکی مابێ بێ بگاتە لای دایک و باوکی دەستیان ماسکا و داوای گەردن ئازان لێ بکات. پاش مانجێک بە ڕۆژووبوون و خۆماندووکردنیان بە ئەنجامدانی پەرستشەکانەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا خی گەورە جەژن وەک دیاری و خەڵاتێک پێشکەش بە مسلمانان دەکات. لە بەها جوان و دیارەکانی جەژنیش لێبردون و گەردن ئازادیە و مسلمانانیش بە سەردانیکردنی یەکتری هێندەی ترواتە جوانەکانی جەژن پڕواتە تر دەکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.